تۆپباران ئاوارەی کردووە. پورە حەلیمە موستەفا دوای 12 ڕۆژ لە ئاوارەیی گەڕاوەتەوە ماڵەوە. لە ترسێ تۆپبارانی ئیرانی ئاوارە بوون 9 ڕۆژ بۆ ئاوارە بن کاکە زیاتر ئەمە بۆ خۆمان 9 ڕۆژ مەگەنە منداڵەکانم تقریبا 12 ڕۆژە لە سۆرانن کچەکانم کوڕەکانم منداڵی کچکەم هەموو لە سۆرم بۆ خۆنەوە نەفەرین ئێستەمە 3 نەفەر لە ماڵینە ئەرێ وڵات تۆپەکانەوە تا 4 تۆپی لەو بەریدان لە پێش ماڵیمە لەو بەردە یەکشی لەمە دەبێ خست 3 دەبێ خست یەکی لە بەرچی خێدا یەکی لە خوارێ بەرچی خێدا یەکشی لەکن ماڵی مامدی جیرانماندا هەر زۆر لە ماڵی مامدە دوور نەبژنە کە دایگۆنانم کرد بوو دوونانم هات بە سە سێڵی هەروای بەجێهێش بۆ خۆ ڕۆیشتنە سۆران منداڵەکانیان ڕۆیشتنە سیدەکان نیمە ڕۆیشتنە سۆران پێکەوە ڕۆیشتن ئەم چۆم شتەکانم بۆ هەگرتن شەوێمانی و لێرە دیسان سبەینی تۆپباران دەستی پێکرد قچە و بەرومەکەشمان هەموو خراپبوو هەموو شک بوو لە تێنا ئەو ماڵ و حاڵە هەر هەمومان خەپات کرد هیچ لێنە هیچ کەسەکی لێنە. تۆپبارانی چڕی ئێران 6 گوندی برادۆستی ئاوارە کردوون زیانی زۆر بەربەروبوومی کشت و کاڵیان کەوتووە. 12 ڕۆژە خەسف لەسەر ئەو منتیقەی بووە لەسەر بربزین و گوندی کەتینە و گوندی بنپەرێزە و بەنێ دەرهۆڵ بەرچی خاونی ڕەشچینە بێواسی سەر و بێواسی خوار و هەموو خەرکەکە زەر و زراعەتی خوان بەجێ هێشت بوو باغ و باغەواتەکان سەری حاصڵاتی بوو کە ئیش لێ بکەن بەجیان هێشت تەماتە و شتەکان هەموو هیچک بوو لە بین چوو خەڵکەکە هەمووی ئاوارە بوو چۆ سیدەکە و دیانە. تۆپبارانی ئێران بە پاساوی بوونی بارەگاکانی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات بارەگاکانی پاسەوانی سنووری تێپەڕاندووە و نزیک بوونەتەوە لە سەنتەری ناحیەی سیدەکان بەهۆیەوە دانیشتوانی 6 گوند ئاوارە بوون و بەهۆیەوە 2 قوتابخانە داخراون و تا ئێستا نەکراونەتەوە. بەداخەوە بۆ ماوەی 12 ڕۆژ تۆپبارانێکی زۆر چڕ لەسەر ئەم سنوورەدا هەبوو سوپاس بەخۆ زیانی گیانی نەبوو بەڵام زیانی مادی بەرهاوڵاتیان کەوت بەشێکی زۆر لە ڕز و باغەکانیان سوستاوە هەروەها بۆ هۆی چۆڵبوونی ئەم شوێنانە مەڕ و ماڵاتیان بەجێهێشت هەنگ و هەروە کاری کشت و کاڵیان بەجێهێشت بۆ هۆی داخستنی 2 قوتابخانە لەم سنوورەدا تاکو ئێستاش نەمانتوانیوە بیان کەینەوە. لە ساڵی 60ەکانەوە لەسەر هەڵدانی شۆڕشی ئەیلولەوە بگرێت تا شۆڕشی مێ و تا ئەمڕۆژ هاوڵاتیانی ئەم ناوچەیە بەس باج و قوربانیان داوە بەشیان بەس بەشمەینێتی بووە بەشیان بەس قوربانیدان و باز بووە کەسیش خۆی بەخاوەن نازانێ بۆیە لە ڕاستیدا ئەمە ئەرچی حکوومەتەوە حکوومەت لەم ڕۆوە یەجگار کەمتەر خەماکە هاوڵاتی قەرەبوو ناکاتەوە و سنوورێک بۆ ئەمە دانانێ بەشێکی و هێزانش کە لە ناوچانە نیشتەجێ بووینەکە ڕەنگە زەروریەت نەبێ ئەمەش بۆیتە سەرێشە بۆ هاوڵاتیان. لە ماوەی 5 ساڵی ڕابردوو بەهۆی بردومانی تورکیا و ئێران زگەلەوەی سەدان دۆنم زەوی لە ڕز و باخی هاوڵاتیان لەناوچووە 21 هاوڵاتیش لە سنووری برادۆستی سەر بە ئیدارەی سۆران شەهید و بریندار بوونە. لە ماوەی 30 ساڵی ڕابردوو 118 گوند لە برادۆست چۆڵ بوونە و لە ماوەی ڕۆژانی ڕابردووش 6 گوندی تر لە برادۆست چۆڵ بوون. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.